بەڵێ ئەوە ئێستا کۆنفرانسی ڕۆژنامەوانی نێوان نێچیروان بارزانی هەروە نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و نێچیروان بارزانی وەکو نوێنەری پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکایەتی وەفدەکەی پارتی دیموکراتی کوردستان دەکات بەڕێوە دەچێت. ئێمە زۆر پێ خۆشحاڵ بووین بەوەی کە وەفدی پارتی هاتن بۆ سلێمانی کۆبوونەوەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کردووە، کۆبوونەوەیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کردووە، دوای ئەوە لەگەڵ لایەنەکانی تریش کۆبوونەوەکانیان بەردەوامە بێت. ئێمە زۆر بەلامانەوە گرنگ بوو کە باری سەرنجی پارتی لەسەر حەلکردنی لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەو کێشەی سەرۆکایەتیشەوە باری سەرنجی ئەوان ئاگادار بووین. ئێمەش باری سەرنجی خۆمانمان بۆ شەرحکردن و ئەم کۆبوونەوانە بەردەوامیە بێت. ئومێدمان وایە کە بە هەموو لایەکمان بگەینە چارەسەرێکی هاوبەش کە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش پێی رازی ببن. زۆر سوپاس. ئێمەش وەکو وەفدی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاسی جەنابی کاک نوشێروان و وەفدی یاوەری دەکەین ئەمڕۆ کە پێشوازیان لە ئێمە کرد. هەر وەکو جەنابی کاک نوشێروان فەرمووی ئێمە لەم کۆبوونەوەیەدا قسەمان کردووە، بیر و بۆچوونی خۆمانمان خستوتە ڕۆ هەردوولا و ئەوەی کە مهمە هەردوولامان متفقین لەسەر ئەوەی کە دەبێ هەر حلێک بدۆزینەوە بۆ ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانەیە دەستورە سەرۆکاتی هەرێمە و شتەکانی تر دەبێ بە تەوافق و بە دانوستاندن و لە یەکتر تێگەیشتن ئەمانە بکرێت. ئێمە ئەم باش دەتوانم بڵێم وەسف دەکەین و ئینشاءالله بەردەوام دەبین بۆ گەیشتن بە ئەنجامێک کە دڵخۆشکەر بێ بۆ هەموو خەڵکی کوردستان و زۆر دیسانەوە. زۆر سوپاسی جەنابی کاک نوشێروان دەکەین. زۆر مەمنون. زۆر سوپاس.